سڵاو هاوڕێیان، داوای لێبوردنەکەم ڤیدیۆ یەکەم قەتع بوو. بەڕێزان ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگەکەین کە ئەویش سێوە، پێدانی سێو بە باڵندەکانمان، کە سێو یەکێکە لەو خۆراکە سروشتیان یا ئەو میوانەی کە ئەتوانرێ بیرێ بە هەموو جۆرە باڵندەیەک بێ جیاوازی، بە لە بچووکترین باڵندەوە تاوەکو گەورەترین باڵندە کە ئەویش تووتیە بە هەموو جۆرەکانیەوە. تەمەن پێش هەموو شتێک سێو سوودی زۆرە، کاربۆیدراتی تایە، پرۆتینی تایە کە لەویش ڕێژەیەکی زۆر کەم چەوری تایە. بەڕێزان زۆربەی میوەکانیش کێمە باسی چەوریەکەین، چکە زۆر کە زوازانێت کە باسی چەوریەکەین لە هەنێ خۆراکە باسی و چەوریاکەین کە تیر چەور ئەکات، یاخود ئەو چەوری کە بکو هی چەوری بڵین ئاژەڵ بێت. نە، ئێمە باسی چەوریەکەین کە لە میوە و ڕۆکە هەیە. تاوان نامووی گرنگتر کە باسی بکەین سێو کۆمەڵێک ڤیتامیناتی تایە، وەک ڤیتامین B1 و B2، ڤیتامین B6شی تایە، بە هەمان شێوە ڤیتامین C تایە، ڤیتامین E تایە. یعنی کە ڤیتامین E چکە لای خۆمان هەنێک کەس هەنێک جار بە هەڵا ئەڵێن پێدانی سێو بە نێرەی باڵندە بە تایبەتی ئەوانی کە وەختی خۆی کەناریان بەخێو کردوڵن وا لە نێرەکانەکە کە تەڵقیح نەکات، ئەوە هەڵەیە چکە ڤیتامین سێ و ڤیتامین E تێدایە. هەروەها کۆمەڵێک کانزاشی تایە بڵین لە سێوە کە ئەویش بڵین ئاسنە و کالیسیۆمی تایە، مەگنیسۆمی تایە، ناتریۆمی تایە، هەروەها زینکیشی تێدایە. ئەمە لە سێوە. تاوان سێویش یەکێکە لەو خۆراکانەی کە ئەتوانرێ بە بەردەوامی بیرێ بە باڵندەکانمان بە مەرجێک دایمە ئێمە هەوڵ بین سێوی زەرد بین بە باڵندەکانمان. تاوان ئەم سێوە مێناوە بۆ نمونە خۆی زۆر سەوز بووە، تا بمێنێتەوە زەرترە بێت، تا زەرد بێ باشترێکە بۆ باڵندەکانمان. بەڵام بە جۆرێک ئەبێ ئێمە سێو و زۆربەی میوەکان بە جۆرێک بە تایبەتی بۆ باڵندە بچووەکان، چکە ئێمە هەموو جارە باسمان کردوان خۆیان زیاتر میوە خۆر نین یاخود سەوزە خۆر نین، زیاتر ئەوان بڵین تۆ ئەخۆن. بەڵام هەموو کاتێک ئێمە بە هەموو جۆرەکانی سەوزە و میوەوە ئەتوانین ئەوەنە بین بە باڵندەکانمان تا نیوەڕۆ تا سەعات یەکی دوای نیوەڕۆ دوو بە پێی وەرزەکەی کە باڵندەکەی تیا. بۆ نمونە بۆ هاوی ناتوانی تا عەسریش بیێڵیتەوە، بەڵام لە زستاناوا باشترێکە هەتا دەوروبەری سەعات 12 نیوەڕۆ ئەوەنەی بۆ دانەی کە بیخوا، پاشەوە لە بەردەمیان نەبێ باشترە. بەڵام لە وەرزەک بوتمان بە پێی وەرز جیاوازە، بە پێی وەرز بڵین بە کاتەکانی جیاوازە، چکە بۆ نمونە لە هاوی نایاخود لە دوای لە ناوڕاستی بەهارێت ڕۆژ درێژە بێت، ئەتوانی کاتی زیاتر لە بەردەمیادانەی گرنگ ئەوەیە ئێمە وا بێت کە شەو بە تایبەتی کە دنیا سار دەبێت بۆ ئێڵین تا سەعات 12 بۆی دانی بۆی تا ئەو کاتە باڵندەکە بڵین ئەم سێوە ناو سکو بڵین ڕیخۆڵە و گەدایان نەمێنێ و تووشی سەرمای کە تووشی ئیسهالی کە تووشی ئەوەی بکە. ئەوەی کە حەزم کردم ڕۆباسی کەم لەم بابەتا کە زۆر گرنگە ئەوەیە سێو چەند سوود بەخشە، چەند سوود باڵندە سوودی لێوەرەگرێت وەکو هەموو خۆراکەکانی، کە ئەبێت زۆر ئاگادار بین کە ئەم خواردنەی کە ئینیە تێک نەچوو بیا، کە ڕووی هەڵنێ نابێ یاخود فطریاتی نەبێت. کە من ئەمڕۆ حەزم کرد ئەم خاڵە زۆر موهیمە. تەمەن کوتمەم سێوە خۆم 2 ڕۆژە دامناوە بۆی ئەو بابەتە باسکەین. ئەی بینین لێرە هیوادارم کە بیشکێنین. تەمەن ئێمە زیاتر ئەی بینین ئێستا لێرە زۆر بە ڕوونی بینین هاوڕێیان، ئەی بینین لێرەیە ئەم بەشەی کە لێرە ئەمە زۆر ترسناکە ئەگەر بۆ باڵندەی دابنین، یاخود جاری وا هەیە ئێمە سێوەکە دائەنین بە زیاتر ئێمە کە سێو دانین ئەگەر تێرەکانمان لە قەفەزی تاکا بێت، بەم شێوەیە خۆمان بڵین لێکەینەوە و ئەیکەین بە تەلەکەوە، کە ئەمەش خاڵێکە ئێستا حەزەکەم باسی بکەم کە ئەویش ئەوەیە بۆی بەسەریا تێنە پەڕین. بەڕێزان کاتێک کە ئێمە سێو هەڵەواسین بە تەلی قەفەزە،
ئەبێت ئاگاداری ئەوە بین تەلەکە ژەنگی پێوە نەبێ یا پیسی پێوە نەبێت چکە ئەمە بڵین سێوە کە تەڕە کاتێک کە تۆ هەڵیەواسیت ئەو ژەنگ و پیسیە یاخود ئەو شوێنەی کە پاک نییە ئەم ژەنگا چێتە ناو سێوەکە و دوایی باڵندەکەی خوا کاتێت سەر ئەوە ئەمە کێشەی زۆر گەورە دروستەکە بۆ تێز جاری وایە تەسەمومی پێەکات جاری وا هەیە دروستبوونی کێشەی ڕیخۆڵەکان زۆربەی لەوەیە ئەگەر نەشی کوژێ بە ماوەیەک بڵین پێی ئەچێت تاوەکو لە ناو ڕێخۆڵەکانە ئیشەکە کە تووشی فتریات دەبێنی کە ڕووی ناو ڕێخۆڵەکانە بێت کە ئەمە زۆر زۆر ترسناکە بۆ باڵندە ئەبێ ئاگادار بین سێو کاتێ دەیری داینین بۆ باڵندە بەڕێزانە بێ بەم شێوەیە پاک بێت مەخسەمان کە ئەڵین پاک بێ بەسمان ئەوەیە هیچ خراببوونی چووک و ئەمەیان کە ئیبینین جیاوازەکەی ئەبینین ئەبێ تا بمێنێتەوە ئەمە زیاتر هەموو ئەیزین ڕەنگەکەیە گۆڕێ و ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەمە زیاتر ئەبێتە فتریات بۆ باڵندەکە وکووتمان سێوەکە کە دای ئەنین وا باشترێکە هەموو کاتێک ئێمە سێو بە شێوەیەک دابنین کە بە تەلا هەڵی نەواسین یاوا بێت تەلەکە پاک بێت بۆ ئەوەی ئەو ژەنگەیە ئەو پیسێ نەچێتە ناو سێوەکە لەم لاولای و ببێتەوە کارەوەی باڵندەکانمان تووشی نەخۆشی بکات ئەمە خاڵێکی کەش کە زۆر گرنگە خۆمانە زانین سێوی چێکە لەو خواردنانی بە تایبەتی سێوی زەرکە لە هەمووی باشترێکە بۆ باڵندە ئێمە کە دای ئەنین هەبووی ئەڵین تا نیۆڕۆی یاخود تاوەکو دوای سەعات یەک دوو بە پێی وەرزەکە وا بێت سێوەکەس ڕەش نەبێت یاخود قاوەی نەبێت وکو با لێرە ئەمە ببڕین بۆی بە جوانتر دیار بێ بۆتان ئێستا ئەمە ئەیبینین ئەم دیوەی ئەم پارچەیانی زەرد بووە ئەم دیوی ئاساییە هیوادارین ڕوون بێ وێنەکە و بەراوردی شیەکەین ئێستا لە بینی ئەم دوانە بەڕێزانێ هەمومانە زانین ئەمە تا بمێنێتەوە ئێستا گەرەمە داینێن تا عەسر ئەم زەردایە زیاکات ئەمە زۆر ترسناکە بۆ باڵندە تکایە ئاگاداری بن ئەمە چکە زەرەری زۆر ئەبێ و کوتمان ئەمە تووشی فتریاتیەکە زۆر جا لەوانێت تووشی تەسەمومی بکات لێرەشە ئەیبینین کە زەرد بووە لەبەرەوە کاتێ سێو یا هەر جۆرە میوەیەکی کە دایانین بۆ باڵندەکانمان کاتان لێکن ئەوە نەبۆی دانێن کە ڕەنگەکەی نەگۆڕێت چکە ئەمە لەگەڵ بەکتریا و لەگەڵ ئەو میکرۆبانەی کە لە هەوا هەیە تەفاعل ئەکات ئەبێتە هۆکاری ئەوەی یاخود ئێمە نایبینین بە چاو بەڵام ڕەنگەکەی ئەگۆڕێت ئەمە لە خۆیەوە نییە ئەمە هەمووی ئەبێتە هۆی ئەوەی کە باڵندەکانمان تووشی زەرەر کات و تووشی نەخۆشی بکات زۆر کاتیش ئێمە بینین باڵندەکانمان بڵین توێکڵەکەی ناخوا ئێمە ئەیبینین لە فەیسبووکە زۆر جاڵن لایلۆنی پێوەی ئەبێ ئاگاداری ئەوەش بین گرنگ ئەوەیە وکوتمان هەج میوەیەک هەج سەوزەیەک یاتان بە باڵندەکانتان تکاتان لێکەین با بە جۆرێک بێت کە وەک گوتمان پاک بێت کە ڕووی پێوە نەبێت بشۆرێتەوە ئەگەر سەوزە بێت چکە ئێمە هەنێ شتەیە بە چاو نایبینین لە سەوزا بە تایبەتی بەڵام پێویستە بشۆرێتەوە بە جوانی بۆی بیرەوە باڵندەکانمان ئێمە لە خۆمان و جاری وایڵین وڵا باڵندەکان لاوازن یا ئەوەی چکە هیچێک لە هۆکارەکانی سنگتیژی کەڕووە کە لە ناو ڕێخۆڵات دروستە بێ یەکێ لە هۆکارەکانی سنگتیژی ئەوەیە کە لە ڕێگەی سەوزەوە یا پیسایی پێوەی ئێمە نایبینین باڵندەکانمان ئەیخۆن بە کێشەکە لەوایە زۆر جار ئەمە بە شێوەیەکی هێواش کار ئەکات یعنی یەک ڕۆژ و دوو ڕۆژ زۆر جارستی پێ ناکەی پاش مانگێ دوو مانگ ئەمە ئەبێتەوە کاری ئەوەی کاری هەزم لە ناو لەشا بە شێوەیەکی تەندروست ڕوونەیات باڵندەکە سوود لەو خواردنەوە ناگرێت کە ئیخوا وردە ئەم کە ڕۆژ ناوە زیاد ئەکات لەبەرەوەی زۆر جار خاڵە مەسەڵەن بڵین سنگ بڵین ناوسک شین بۆتەوە یا خەتی تیا هەیە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی وکوتمان کە خواردنێگەین بە باڵندەکانمان دووبارەی ئەەکەمەوە ئێستا ئەوەی کە نەیبینی بێت ئەمە بە هیچ شێوەیەک نابێ بیرێ بە باڵندە بۆ نمونە ئەم پارچەیە بە هیچ شێوەیەک یاخوە توانێ بە خێوکەرەکە لی کاتەوە بەم شێوەش ئەتوانێ مەسەڵەن زۆر جار مویمۆیە کە ئیبینین ئێستا هیچی پێوە نامێنێ ئەمەی ئەتوانین بینێ بەڵام ئەگەر
بەو شێوەی لێها و بە هیچ شێوەیەک نابێ بیرێ بە باڵندە چکە زۆر مەترسیدارە و هیوادارم توانی بێتم سوودێکتان پێ بگەێنم چکە و کوتم ئێمە لە کوردستان و لە هەموو جیانیش تەنان لە ئەوروپاش زۆر کەس سێو باڵندەکانی بۆ زیاتر سوود لێبینینی و باسمان کرد کە سوودی سێو زۆرە بەڵام ئەبێ بە شێوەیەک بینێ هەتانی و ڕۆیاق و تا سەعات یەک یان بەپێی وەرزەکە وابێت نەگاتە عەسر لەبەر دەمیان نەمێنێ و سوپاستان دەکەم. ئێستا شەوڵەی نەگەر پرسیارێ شتێکە بوو بێ مامۆستا ئاکامەڵە سوودەکانی چێ سوودەکانیم باس کرد مامۆستا گیان لە پێشەوە. سێو کۆمەڵێکی زۆر ڤیتامینات و کانزای تیا هەیە، هەروەها کاربۆهیدراتی تیا هەیە، هەروەها چەوری ڕێژەیەکی کەم تیا هەیە، کۆمەڵێشتی بڵێن ڤیتامینات و کانزای زۆری تیا لە سەرەتای لایڤەکە باسم کردووە. سڵاو کاک ئیسماعیل فەرز، سڵاو کاکە دانا قادر، دەستی ئێوەش خۆش، سەباح النور کاک مریوان، أجل كافي مرحبا أهلا بك حبيبي أخ كافي بعد عمره. هەڤاڵ سلڤانی سەرچاو دەستی ئێوەش خۆش بێ کاک نێرۆ. سیروان محەممەد سەرچای بۆ سوات دەستی ئێوەش خۆش بێ کاک سیروان. بەڵێ کاک دانا قادر ئێمە لە سەرەتای لایڤەکەشا باسمان کرد هەموو جۆرە باڵندەیەک بە فنسیشەوە بە کەناریەوە بە زێبراوە بە تێرەحوبەوە بە کۆکتێلەوە بە غەندورەوە هەتا وەکو تووتی هەمووی ئەیخوا و زۆر سوودیشی هەیە و ئەم بڵێن سێ و میوەی فرێشکە لای خۆمان پێڵین 100 قات و 1000 قاتی ئەو خواردنە باشە کە میوەی و شکراوەی تایە کە زۆر چەند جار باسی ئەومان کردو کە مەوادی حافیزەی تایە و بە شێوەیەکی تەدریج و هێواش زەرەری ئەبێ بۆ باڵندەکانمان. کاک ڕێباز ئەحمەد پرسیارەوە کاڵێ هەفتەی چەند جار بینێ کاک ڕێباز و کووتمان ڕێژەکەیە تۆ ئەتوانی ڕۆژانەش بۆی دانی بۆ نمونە ڕۆژانە ئەتوانی بۆی دانی ڕێژەی چێوەنی بۆ دانی لە ماوەی چەند سەعاتێکا تەواوی بکە باڵندەکەش سوودی لێبینێ و سوودیشی زۆرە. بەڵام تۆ بچیتی هەموو ڕۆژە بیخیتە بەری تاشە و یاخود بیخیتە بەردەمی ڕەش ببێت یاخودمان ئەو قاوەی بێ کە ڕوو بگرێت تەمەن زەرەری زۆرە بێ و ئەوە هەر نەگیرێتێ باشترێکە. کاک ڕامان فەراد ڕامۆس فەراد کاک سۆران دوێنێ بەچکەیەکی کۆکتێلم کڕیوە سریلاکی بکام ئەخوا هەر بۆ شتی شت ئەهێنێ و بێتێنێ ئەبێ هەرزن بخوا. واللهی جا من کاک ڕامان نازانمە بێ بیبینم تەیرەکە ینی بە چاو بیبین و سێریگەن. کاگەڤاڵ سلڤانیەڵێ عیلاجی جەست چیە؟ چەنە کاگەڤاڵ ئەمە پەیوەندی بە مەمەوزوعەکەەوە نییە بەڵام جەز نەخۆشی نییە بە ڕێزان ئەو پەڕەی کە بە خواریە یاخوک و گەچ یاخودوک و چەوری دروستە بێ لەژێر پێستا و پەڕەکە لە یەدە دەرەوە. کاگەڤاڵجان ئەمە نەخۆشی نییە، ئەمە خەلەلی جووتکردنیانی هەڵەی جووتکردنی نێرومێکەیە کە دروست ئەبێجنا پەیوەندی ئەو بەی شێوەیەک نەخۆشی نییە. نا مامۆساجان زۆر ئاسایە من لە خزمەتام مامۆساجان هەموو جۆرە سێوەکان باشترێکە بەڵام سێوی زەرد بۆ باڵندە لەمووی باشترێکە لەبەرەوەی هەم بە ئاسانتر ئەیخوا و هەم بڵین تامەکەشی خۆشترێکە. لێرەوەی کە من بینیومە بە گشتی زۆربەی بە خێوکەران سێوی زەردی ئێنێ بەڵام هەچ سێویکی شیبەی تێ ئاساییەنی جا فەرقی نییە. بەڵام وکوت من ئەوەی کە لێرە بینیومە لەم چەند ساڵەی پێشووتر و ئێسەر زیاتر سێوی زەرد چکە وکوتمان هەم تامەکەی خۆشە هەم بە ئاسانیش ئەیخوا بڵین باڵندەکان وا بزانم ئەو سێوەش زیاتر بەرگە ئەگرێت ینی بۆ ئەوەی کە تێک بچێت.
کاکدانە قەدەڵی فنج بە چەند ڕۆژێلکە بە 14 ڕۆژێلکە هەڵێنێ لەو ڕۆژەی کە ئەکەوێ لە سەری ئەگە دوێلکە بێ دوای 14 ڕۆژە و دوێلکەی هەڵێنێ ئەگە سێلکەی هەبوو بێ و لە دووەمانیشت بێت لە 15 ڕۆژە سێمیش هەڵێنێ ینی ئەگەر تۆ لەو ڕۆژەی لە سەری ئەکەوێ زێبرا یا فنج بە 14 ڕۆژ هەڵێنێ. سپاس بۆ ئێوە بەڕێزان حەزم کردم ئەم بابەتە چکە زۆر گرنگە ئینشەڵا هەوڵێم جاجار ئاوا هەنێشتی زەرور هەیە کە بڵین سادەیە بەڵام سادە و ساکارە بەڵام لە ناوڕۆکە زۆر گرنگە بۆ باڵندەکانمان من چایەم و تاماچەکەم و ڕێز و سڵاومەیە هەچکەم و کوڕێکی ژە بوو بێ داوای لێبوردنەکەین ڕۆژێکی خۆش بوو هەمووتان.